جەژن مانای خۆشی ئاشتەوایی پێکەوە ژیان هیوادارین ئەو جەژنا ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی هەموو لایەک لە چوارچێوەی خێزان لە چوارچێوەی کۆمەلگا لە چوارچێوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو وڵاتە هەمومان تەبابین ئاشتەوایی کۆمەڵایەتی باڵ بەسەر هەموو لایەکدا بچێشێت هەر کەسێک کێشەی هەیە ناکۆچی هەیە لەو جەژنەدا ئاش بێتەوە لایەنە سیاسەکان دەست لە ناو دەستی یەکتر بنێن بۆ ئەوەی هەمویان پێکەوە بتوان خزمەتی ئەو میلەتە بکەن هەمویان پێکەوە کۆک بن لەسەر ئەوەی خزمەتی ئەو وڵاتە بکەن چونکە بە نەتیجە هەمومان خاوەنی ئەو وڵاتین دەبێ هاوڵاتی لایەنە سیاسەکان حکوومەت مامۆستایانی ئاینی فەرمانبەران هەمومان دڵسۆز بین بۆ ئەو وڵاتە هەمومان پێکەوە هەڵگری یەک پێیان بین بۆ ئازادی بۆ سربەخۆی ئەو وڵاتە هەمومان وەکو خەڵک هەموو لایەنە سیاسەکان پێکەوە یەک پێیان بن هەڵگری یەک ئامانج بن بۆ سەرخستنی ئەو هەرێمە و هەروەها بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە ئەگەر هەمومان یەکگرتو بین دەتوانی سەر بکەوین هەرچەندە ئەگەر هاتوو دژمنیشمان یاخود لایەنی بەرامبەریشمان بەهێز بێ بەڵام ئەگەر هاتوو تەبا نەبین هەرچەندە بەهێزیش بین تاک و تەراب ناتوانین سەرکەوتوو بین ئەگەر هەمومان یەکگرتو نەبین وەک دیتیشتمان لە ڕابردوودا لەبەر ئەوەی کەوا لە هەندێک بابەت لە هەندێک کەیس سەرکەوتوو نەبووینە نەمانتوانیوە ئەو ئامانجە بپێکین کە هەوڵمان بۆی داوە بۆیە داواکارم هەمومان وەکو تاک بە تاکی ئەو کۆمەلگایە هەموو لایەنەکان هەموو بەرپرسەکان هەر کەسێک لە ئاستی خۆی و ئەو مەسئولیەتە لەسەر شانە هەست بەو مەسئولیەتە بکات تێبکۆشێت خەبات بکات هەوڵ بدات بۆ چاکسازی بۆ سەرخستنی ئەو کۆمەلگایە خزمەتکردنی ئەو خاک و نیشتیمان ئەمن وەکو هاوڵاتیەک پەیامی من ئەوەیە لەو جەژنەی ڕەمەزانێ ئەو دوو ئیدارە سیاسیە ناو ماڵی کورد بپارێزن بە تایبەتی ناوچە دابراوەکان وەکو کەرکووک و خانەقی و مەندەلی ئەو جیانە بەڕاستی زۆر مەغدورن خاستن ئەو دوو ئیدارەش کە هەمووی بەدەست ئەو دوو ئیدارەیە ئەگەر ئەو دوو ئیدارە بیپارێزن